بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. تابعيني عزيز، السلام ورحمة خواهی پروردگارتان لێبێت. لە وانەی یەکەم دوای پێشەکێک کە هەفتەی ڕابردوو باسمان کرد، دێینە سەر بابەتەکەمان کە بریتیە لە زانستی قورئان، کە زانستی قورئان لەبەرەوەی باسی زانستەکانی قورئان دەکات، دێین لە پێناسەی قورئانەوە دەست پێ دەکەین پشتیوان بە خوای پەروەردیگار کە پێویستە تەبان هەر کامێکتان قەڵەم و دەفتەرتان پێبێ لە کاتی گوێگرتندا و ئەوەی کە ئیشارەتی پێ دەکەین و ئاماژەی پێ دەکەین بینووسن بۆ ئەوەی لای خۆتان بمێنێتەوە. یەکەم بابەتێک کە دەمانەوێت باسی بکەین بریتیە لە پێناسەی قورئان کە هەموو زانایان یەکدەنگن لەسەر ئەوەی کە قورئان بەو شێوازە پێناسەکراوە و ناسێنراوە کە دەفەرمونون عەرەبیەکەی بەو شێوازەیە: هو كلام الله المعجز المنزل على النبي محمد صلى الله عليه وسلم باللفظ العربي المكتوب بين دفتي المصحف المنقول بالتواتر المتعبد بتلاوته المبدوء بسورة الفاتحة المختتم بسورة الناس. أو بالشوازة طبعا پێناسەکەی بە عەرەبی کە ئەگەر بە کوردیش لەبەرمان بێ هەر ئاساییە کە معناکەی بەو شێوەیە قورئان بریتیە لە کەلام و قسەی خوای پەروەردیگار، قسەی تێدانە المعجز بە شێوازێک قورئان داڕێژراوە و نێردراوە کە هەموو کەس لە بەرامبەریدا دەستەوەستانە ناتوانێ هاوێنە و هاوشێوەی بێنێ نە لە ڕابردوودا نە لە داهاتوو. المنزل على النبي صلى الله عليه وسلم محمد دابەزێنراوە لەلایەن خواوە بۆ سەر محەممەد پێغەمبەر صلى الله عليه وسلم باللفظ العربي بزمان عربي المكتوب بين دفتي المصحف كقرآن هموي نسراوتوا لناو پەڕەکانی مصحف دا هم كاتي خوي با آمادەی پێغەمبەر صلى الله عليه وسلم و هەمیش ئێستا المنقول بالتواتر بە ئێمە گەیشتووە بە شێوەیەکی بەربڵاو و ژمارەیەکی زۆر لە سەحابە لە تابعین و تابعی تابعین و دواتر زاناکانی دیکە قورئانیان بە ئێمە گەیاندووە هەم بە گوتن و هەمیش بەنووسین. المتعبد بتلاوته کە ئێمە لە کاتی خوێندنەوەی قورئاندا بە خوێندنەوەی قورئان عیبادەتێک ئەنجام دەدەین و پاداشتێک دەست دەخەین. المبدوء بسورة الفاتحة کە بە سوورەتی فاتحة دەستی پێکردووە و بە سوورەتی الناس قل أعوذ برب الناس کۆتایی پێ هاتووە کە ئەوە پێناسەی قورئانە و دەکرێت بەسەریەکەوە بەو شێوازە پێناسەی کەین بڵێن قورئان کەلام و قسەی خوای پەروەردیگارە، دەستەوەستانکەرە و کەس ناتوانێ هاوشێوەی بێنێ. خوای پەروەردیگار ناردوویەتی بەسەر محەممەد پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە زمانی عەرەبی لە نێوانی پەڕەکان و لەسەر پەڕەکاندا نووسراوەتەوە لە هەموو سەردەمێکدا بە شێوەیەکی بەربڵاو و ژمارەیەکی زۆر قورئانیان گەیاندووە بە ئێمە. بە خوێندنەوەی قورئان عیبادەتێک بۆ خوای پەروەردیگار ئەنجام دەدەین. سەرەتاکەی بە سوورەتی ئەلفاتحە دەست پێ دەکات و کۆتاییەکەی بە سوورەتی الناس دێت کە ئەوە پێناسەکەیەتی. و ئەگەریش وەصفی قورئان بکەین طبعاً دەبێ بڵێین قورئان کتێبێکە خوای پەروەردیگار ناردوویەتی بۆ هیدایەت و ڕێنمونی خەڵکی هەر هەمووی، هەم عەرەب هەم عەجەم. قورئان لەو ڕۆژەیەوە کە هاتووە خوای پەروەردیگار بۆ هەموو زمانەکان و بۆ هەموو نەتەوەکان ناردوویەتی. بەڵێ بە زمانی عەرەبی هاتووە، پێغەمبەر صلی الله عليه وسلم عەرەب بووە، بەڵام قورئان تایبەت نییە بە عەرەب، بۆ هەموو نەتەوەکان هاتووە و کتێبێکە هەمیشەیی و هەتا هەتایی هەتا قیامەت بەرپا دەبێ دەمێنێتەوە و لە ناو ناچێ و پاشان نەک هەر لە ناو ناچێ هیچ گۆڕانکاریەک بەسەر قورئاندا نایە، تەنانەت حرفێکی پیتێکی نوقتەیەکی لێ زیاد و کەم ناکرێ و هەتا
هەناسە خواردنەوە و وەستانەکانیشی دیاریکراون کەس نەیتوانیوە و ناتوانێت دەستکاری بکە و هەروەها کەس ناتوانێت خیانەت و ناپاکی تێدا بکە، کەس ناتوانێت لی زیادکە و کەس ناتوانێت لی کەمکە. لەبەرچی لەبەر ئەوەی خوای پەروەردگار وعدی داوە، بەڵێنی داوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵێنی داوە بە ئێمە کە قورئان هەتا قیامەت بۆ خۆی پارێزگاری لێ بکات و لە قورئاندا کردوویەتی بەڵێن دەفەرمێت ئینا نحن نزلنا الذکر وئنا له لحافظون. بێگومان ئێمە قورئانمان ناردۆتە خوارێ و هەر ئێمەش دەیپارێزین. چۆن قورئان ئێمە ناردومانەتە خوارێ، بە هەمان شێوەش تەنها و تەنها ئێمە بۆ خۆمان ئەو قورئانە پارێزگاری لێ دەکەین. جا ئەگەر جارێکی دیکە بگەڕێینەوە سەر پێناسەکەی، شەرحی پێناسەکەی بکەینەوە، تەوان بەو شێوازە دەکرێت شەرحی وشە بە وشەی پێناسەکەی بکەین بۆ زیاتر تێگەیشتن، کە ئەوە تەنها بۆ تێگەیشتنە. هو کەلام الله، قورئان قسەی خوایە، قسەی محەممەدیش نییە صلی الله عليه وسلم، قسەی جیبریلیش نییە. قورئان سیفەتی خوایە، خوای پەروەردگار بۆ خۆی بۆ جیبریلی خوێندۆتەوە، جیبریل بۆ محەممەد و صلی الله عليه وسلم، محەممەدیش بۆ ئێمە. هیچ کەس نەیتوانیوە و ناتوانێ بە مسقالە زەڕێک ئیجتیهاد و حکمت و علمی خۆی لە گوتنی قورئاندا بەکاربێنێ. قورئان کەلامی خوای پەروەردگارە، قسەی خوای پەروەردگارە. چۆن خوا گوتوویەتی، جیبریل ئاوا گەیاندوویەتی و محەممەد صلی الله عليه وسلم چۆن وەریگرتووە ئاوا گەیاندوویەتی بە سەحابەکان، سەحابەکانیش ئاوا جیل بە جیل و سەدە لە دوای سەدە گەیاندویانە بە ئێمە و لە ئێمەشەوە دەگات بە نەوەکانی دوای ئێمە هەتا ڕۆژی قیامەت. بڕگەیەکی دیکەی پێناسەکەی کە گرینگە لی تێبگەین ئەوەیە کە ئەلموعجیز، قورئان دەستەوەستانکەرە. ئەگەر دیقەت دەینێ لەو ڕۆژەیەوە کە محەممەد صلی الله عليه وسلم بووە بە پێغەمبەر، عەرەبەکان بە چەندان شێوە ویستویانە ڕەخنە لە پێغەمبەر بگرن صلی الله عليه وسلم، بەڵام خوای پەروەردگار قورئانی کردووە بە موعجیزەی هەمیشەیی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بە شێوەیەک خوای پەروەردگار هەموو خەڵکی بە ئینسان و جنۆکەوە بێمنەت کردووە. کەسێک ئەگەر گومانی لە ئەوە هەیە کە قورئان کەلامی خوای بێ، خوای گەورە پێیان دەفەرمێدە ئینسانەکان هەر هەمووتان، جنۆکەکان هەر هەمووتان، ئەوانەی کە پێتان وایە قورئان کەلامی خوای نییە، محەممەد بۆ خۆی هەڵی بەستووە یا محەممەد بۆ خۆی نووسیویەتیەوە، دەی ئێوە ئازابن، قورئانێکی هاوشێوەی محەممەد صلی الله عليه وسلم بێنن. هەمومان دەزانین محەممەد پێغەمبەرمان صلی الله عليه وسلم نەخوێندەوار بوو. ئەگەر قورئان کەلامی محەممەد بێت و محەممەد صلی الله عليه وسلم بە نەخوێندەواری توانی بێتی کتابێک بنووسێتەوە کە هیچ هەڵەیەکی گوتن و ڕێزمانی زمانی عەرەبی تێدا نەبێ، بە بێگومانی عەرەبەکان کە زۆرینەیان خوێندەواریان هەبوو لەو کاتەیدا و فەساحەت و بەلاغەتی زمانی عەرەبی لە ئەو پەڕیدا بوو، دەبووە ئەوان بتوانن دەیان کتێبی لەو شێوازە بخوێنەوە و بنووسنەوە. بەڵام خوای پەروەردگار تەحەدایان دەکا، بۆیەش دەگوترێت قورئان کتێبێکە بەرامبەرەکەی دەستەوەستان دەکا. خوای گەورە یەکەم جار پێیان دەفەرمێت ئەگەر دەتوانن قورئانێکی هاوشێوەی محەممەد بێنن، ئەگەر پێتان وایە قورئان کەلامی خوای نییە، کەس نەیتوانێت. دواتر دەفەرمێت ئەگەر دەسەڵاتتان هەیە و دەتوانن، دەی دەک سوورەتی هاوشێوەی قورئان بێنن، ئەوەشیان پێ نەکرا. دواتر خوای گەورە پێیان دەفەرمێت دەی سوورەتێک هاوشێوەی قورئان بێنن، ئەگەر سوورەتێکی بچووکش بێ، بەڵام لەوەشدا ئینسانەکان دەستەوەستان بوون. خوای گەورە دەفەرمێت قل لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا. دەفەرمێت پێیان بڵێ ئەگەر ئینسانەکان هەر هەمویان و جنۆکەکان هەر هەمویان کۆ ببنەوە بۆ ئەوەی هاوشێوەی ئەو قورئانە بێن و بنووسنەوە کە بۆ تۆ هاتووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم، دڵنیا بە ناتوانن هاوشێوە و هاوێنەی بێنن وەلەو کانە بعضهم لبعض ظهیرا، هەرچەندە هێندێکیان لە ئینسانەکان و لە جنۆکەکان ببنە پشتیوان و یارمەتیدەری یەکتری. کتێبێک هەرچی ئینسان و جنۆکە هەیە لە بەرامبەریدا بێدەسەڵات بێت. لە کاتێکدا عەرەبەکان
ئەو پیتانەی کە بەکاریان دێنان هەمان پیتن کە لە قورئاندا هەن، ئەو کەلیمانەی کە بەکاریان دێنان لە قسەکردندا هەمان ئەو کەلیمانە و ئەو وشانن کە عەرەب بەکاریان دێنان، بە تایبەتی قورئان بە لۆغەتی قوڕەیش طبعاً دابەزیوە. قوڕەیشەکانیش بوون زۆر دژایەتی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم، بەڵام لەگەڵ ئەوەی کە پیتەکانیان لە بەردەستیدا بوون، کەلیمەکانیان لە بەردەستدا بوون، بەڵام چەندی هەوڵیاندا و محاولەیان کرد و ویستیان بیسەلمێنن کە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەر نییە، لە خۆوە قورئانی نووسیوەتەوە یا خەڵک بۆی نووسیوەتەوە، بەڵام نەیانتوانی و وەخوای پەروەردگاریش هەتا قیامەت قورئان بە موعجیزە دەهێڵێتەوە، بە موعجیزە دەهێڵێتەوە، بەو معنای هیچ کەس ناتوانێ و نەیتوانی وە هاوشێوەی ئەو قورئانە بێنێ کە ئەوەش گەورەی قورئان دەسەلمێنێ بۆ ئێمە. بڕگەیەکی دیکەی طبعاً پێناسەکەی ئەوەیە المنزل على النبي محمد صلى الله عليه وسلم، قورئان بەسەر پێغەمبەردا هاتووەتە خوارێ صلى الله عليه وسلم. هەمومان دەزانین پێغەمبەرانی دیکەش کتێبیان بۆ هاتووە، بەڵام قورئان تایبەتە بە محەممەد صلی الله عليه وسلم و هەموو قورئان لە خواوە لە ڕێگای جیبریلەوە کەلیمە بە کەلیمە، وشە بە وشە، حرف بە حرف، پیت بە پیتی، هەتا هەناسە و وەستان و لێکدانەکانیشی گەیاندراوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێغەمبەری صلی الله عليه وسلم وەکو خۆی گەیاندوێتی بە سەحابەکان. پاشان بە زمانی عەرەبی هاتوۆتە خوارێ. هیچ کات طبعاً تەرجومەی قورئان کاتێک دەیخوێنیەوە پێی ناگوترێ قورئان خوێندنەوە، و کەسێک ئەگەر بێت تەفسیرێکی کوردی بخوێنێتەوە، تەنها کوردیەکەی بخوێنێتەوە، طبعاً پێی ناگوترێ قورئانی خوێندوێتەوە، بەڵێ دەکرێت خێری ئەوەی بگاتێ کە لە ئاەتەکە تێگەیشتووە، کە لە ئاەتەکە حاڵی بووە، بەڵام بە هیچ شێوەیەکی تەرجومەی ئاەتێک کە دەیخوێنیەوە وەکو ئەوەی نییە کە ئاەتەکە دەخوێنیەوە، ئاەتەکە دەخوێنیەوە لێشی تێناگەی، هەر خوێندنەوەکەی بۆ خۆی عیبادەتە، بەڵام تەرجومەکەی کە دەخوێنیەوە دەگونجێ خێری تێگەیشتنەکە و خێری ذیکر و خێری یادی خوای گەورە بکاتێ، بەڵام وەکو قورئان خوێندنەوە نییە. بۆیە قورئان بە زمانی عەرەبی هاتوۆتە خوارێ. تەرجمەکردنی بە تایبەتی فاتحا بە نمونەکە لە نوێژەدا دەخوێندرێ، بۆ هیچ زمانێک تەرجمە ناکرێ مەگەر کەسێک هەر فێر نەبێ، و ئەوەی کە پێی دەگوترێ قورئان خوێن ئەو کەسەیە کە دەتوانێت تەلەفوظاتی پیتەکانی زمانی عەرەبی وەکو خۆی بکە، نەک تەرجمەی کردبێت بە تەرجمەکراوی، پێی ناگوترێ قورئان خوێندنەوە. پاشان قورئان نووسراوەتەوە بە ئامادەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر پەڕەکان و لە نێوان دوو بەرگدا، طبعاً ئێستا لە بەردەستی ئێمەدا هەیە و کاتی خۆشی طبعاً بە شێوازێکی دیکە هەبوو کە لە کاتی خۆیدا باسی دەکەین، و هەروەها المەنقول بالتەواتر کە دەڵێ قورئان بە شێوەیەکی بەربڵاو بە ئێمە گەیشتووە، یعنی لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ژمارەی ئەو سەحابانەی کە لە دەمی مبارەکی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم قورئانیان بیستووە، هێندە ژمارەیان زۆرە، هێندە کەسەکان ئەمینن، هێندە کەسەکان ڕازگۆن، خەیاڵی هیچ کەسێک بەلای ئەوەدا ناچێت کە ئەو هەموو کەسانە بەیەکەوە خوا نەخواستە درۆیان کرد بێ بە دەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، یان ئەوەتە شتێکیان لەبیر چوو بێت، یان ئەوەتە شتێکیان نەزانی بێت، یان شتێکیان بەو شێوازەوە نەگرت بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتوویەتی. چونکە هەم نووسینەکان نووسەرەکان زۆر بوون کە لە کاتی خۆیدا باسی دەکەین، و هەمیش ئەوانەی کە قورئانیان حیفظ دەکرد و لەبەردەکرد لە دەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، ژمارەیان هێندە زۆر بوو، ناکرێ ئەو ژمارە زۆرە لەسەر ناحەق و ناڕەوا کۆ ببنەوە. و دوای سەحابە تابعینەکان ئەوانەی کە حافیظی قورئان بوون، قورئانیان پاراستووە و لەبەر کردووەیە قورئانیان نووسیوەتەوە، ژمارەیان هێندە زۆرە، ناکرێ ئەو ژمارە زۆرەیە لەسەر ناڕاستی کۆ ببنەوە، و دواتریش جل بە جل هەتا گەیشتۆتە ئێمە کە ئێستاشی لەگەڵدا بێ ئەگەر یەک موسحەف لەسەر زەوی نەمێنێت، هەزاران کەسمان هەیە قورئانی لە سینکدایە، پیت بە پیت و حرەکە بە حرەکە قورئانی هەمووی لەبەرە و دەتوانێت جارێکی دیکە قورئان بنووسرێتەوە. و هەروەها المتعبد بتلاوته قورئان خوێندنەوەکەی عەبدایەتی و بەندایەتی کردنە، و هەروەها ئەویش لە کاتی خۆیدا تەوان بە درێژتر باسی دەکەین کە هەر پیتێک کە دەیخوێنیەوە ئەگەر لێشی تێنەگەی و لێشی حاڵی نەبیت دەخێرت بۆ دەنووسرێ، لای کەمی ئاەتێک دەخوێنیەوە لەوانەیە ئاەتێک 100 پیت 200 پیت ببێ، لەوانەیە هەزاران خێرت بۆ بنووسرێ ئەگەر لێشی تێنەگەی. بۆی خوێندنەوەی قورئان، گوێگرتن لە قورئان، تەماشاکردنیشی تەنانەت
وەبیری لێکردنەوەشی تەنانەت بە عیبادەت و بەندایەتی حسابە بۆمان و بە سوورەتی فاتحە معلومە دەست پێ دەکا هاتنە خوارەوەکەی نا نووسینەوەکەی لە ناو مصحەفدا یەکەم سوورەتی فاتحایە و کۆتا سوورەتی کە ختم دەکەین تەمان سوورەتی ئەنناسا ئەوە بە کوردی بریتی بوو لە پێناسەی قورئان کە زۆر گرینگە پێشەوەی بچینە سەر هەر بابەتێک قورئان بناسین و بزانین قورئان چییە کە وەکو باسمان کرد ئەگەر کورتی کەینەوە و دەرسی ئەمڕۆمان تەنها و تەنها بریتە لە پێناسەکردنی قورئان ئەوەی کە گرینگە لەبەرمان بێت ئەویش تەنها عربیەکەی یا کوردیەکەی ئەگەر عربیەکەی لەبەرکەین طبعا هو كلام الله المعجز المنزل على النبي محمد صلى الله عليه وسلم باللفظ العربي المكتوب بين دفتي المصحف المنقول بالتواتر المتعبد بتلاوته المبدوء بسورة الفاتحة المختتم بسورة الناس. ئەگەر تەرجمەشی کەین بە کوردی دەڵێن قورئان کەلام و قسەی خوای پەروەردیگارە و دەستەوەستانکەری بەرامبەرەکانیەتی نێردراوەتە خوار بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زمانی عەرەبی لە نێوان دوو بەرگدا نووسراوەتەوە و بە شێوەیەکی زۆر و بەربڵاو گەیشتووە بە ئێمە. سەرەتاکەی خوێندنەوەکەی عیبادەت و بەندایەتیە، سەرەتاکەی سوورەتی فاتحایە، کۆتاییەکەی سوورەتی قل ئەعوذ برب الناسە کە پێناسەکەی ئەگەر وشە بە وشەژ وەکو ئەوە نەبێت کە من گوتومە تەنها و خاڵەکانی تێدا ڕەچاو بکرێن لە پێناسەکەیدا پێناسەکە بەڕاست حساب دەکرێت. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.